لە تەمەنی لاوێتیدا پێگەیەکی باشی دەست دەکەوێت، هەموو ژیانی بۆ خولیاکەی دابین دەکات. لە تەمەنی 30 ساڵیدا توانای بیستن لە دەست دەدات. بێتهۆڤن ئەو نابیستەی بەڕۆح گوێی لە خۆی دەگرت. لە هەموو سەردەمێکدا چەندین کەسی زیرەک و لێهاتوو هەن کە جێپەنجەیان لە بوارە جیاجیەکانی ژیاندا دیارە. بۆ نمونە هەندێک لە بواری پزیشکی، هەندێکیش لە بواری فەلسەفە، بەشێکیشیان لە بواری هونەر و میوزیکدان. یەکێک لەو کەسایەتیە لێهاتوانەی لە مێژوودا جێپەنجەی دیارە کەسایەتی بەناوبانگ بێتهۆڤن بووە کە بە یەکێک لەو کەسانە دەناسرێت کە پەرەی بە میوزیکی کلاسیک داوە. میوزیکەکانی تاکو ئێستاش لێ دەدرێن، نەوە لە دوایینەوە زیاتر سەرسامبوونیان بۆ پەیدا دەبێت. بێتهۆڤن ناوی ڕاستەقینەی لودڤینج ڤان بێتهۆڤنە. لە ساڵی 1770 لە شاری بۆن لە ئەڵمانیا لەدایک بووە. لە یەکێک لە کەنیسەکانی شارەکەیان وەک گۆرانیبێژێکی ئاینی کاری کردووە. هەر لە منداڵیەوە منداڵێکی زیرەک و لێهاتوو بووە. ئارەزوویەکی زۆری بۆ میوزیک هەبووە. تەنانەت لە تەمەنی 8 ساڵیدا یەکەمین بەرهەمی میوزیکی خۆی تۆمار کردووە. بەپێی سەرچاوە مێژوویەکان باز لەوە کراوە کە بێتهۆڤن ئەوەندە ئارەزووی میوزیکی کردووە کە تا تەمەنی 11 ساڵی فێری هیچ شتێکی تر نەبووە لە میوزیک زیاتر. وێڕای ئەوەی کە کەسایەتیەکی زیرەکی هەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ژیانێکی گۆشەگیریدا ژیاوە. ئارەزووی نەکردووە کە تێکەڵاوی خەڵکی ببێت. کاتێکیش کەسێکی دەبینی دەست و پێیەکانی لە یەک دەئاڵە. بێتهۆڤن بەپێی تێپەڕبوونی کات لە یەکێک لە کەنیسەکان کارێکی دەست دەکەوێت، وەک یاریدەدەری کوڕە بچووکەکەی ئیمپراتۆر ماریا تێریس کە تەمەنی 14 ساڵ بوو. ئەوەش پێگەیەکی هونەری گەورە بوو بۆ بێتهۆڤن کە لە تەمەنی لاوێتیدا پێی بگات. بێتهۆڤن ئەرکەکەی ئەوە بوو کاتێک ژەنەری ئامێری ئۆرگان لەوێ نەئەبوو ئەو کارەکەی دەگرتە ئەستۆ. لە شانۆی نێو کۆشکەکەدا ڕاهێنانی بە گۆرانی بێژەکان دەکرد. بەو شێوەیە لە ژەنینی میوزیک بەردەوام دەبێت و هەموو ژیانی بۆ میوزیک تەرخان دەکات. دواتر بێتهۆڤن لە تەمەنی 30 ساڵیدا توانای بیستن لەدەست دەدات. ئەوەش ڕۆڵێکی گەورە دەبینێت لە گۆڕینی کەسایەتی ئەو کەسە، بە شێوەیەک تووشی گۆشەگیریەکی زۆر دەبێت وە کاریگەری لەسەر ژیانی تایبەتی و هاوسەرگیریشی دروست دەکات. بەڵام وێڕای هەموو ئەوەش لە ژیان و کارە هونەریەکانی ناوەستێت، بەڵکو بەسەر ئازار و نەخۆشیەکەیدا سەر دەکەوێ و کۆڵ نادات. بەڵام تەنها لە بۆنە گشتیەکاندا بەشداری دەکا و پارچە میوزیکێک پێشکەش بە ئامادەبووەکان دەکات. یەکێک لە سەرکەوتووترین ئەو بەرهەمانەی لە کاتی نابیستیەکەیدا بەرهەمی هێنابوو بریتیە لە سەمفۆنیات. بەم شێوەیە بێتهۆڤن بە نابیستیەوە توانی کۆمەڵێک ئیش تۆمار بکات کە تاکو ئێستاش لە گوێچکەی ئێمەدا دەزرنگێنەوە.